عەبدولقادرمان لەگەڵ کاوم کاتت باش کۆبوونەوە کە دەستی پێ کردووە چ زانیاریگەی لەسەر کۆبوونەوەکە و ئایا بڕیارە دوای تەواوبوونی کۆبوونەوەکە کۆنگرەی ڕۆژنامەوانی بەستن؟ بەڵێ ئەم کاتتان باش دیارە زیاتر لە کاتژمێرێکە کۆبوونەوەی حزب و لایەنە سیاسیەکان ئەوانەی کە بەشدار بوون لە حکوومەت و پەرلەمانی کوردستان لە هۆڵی سەعید عەبدوڵڵا لە شاری هەولێر دەستی پێکردووە جگە لە بزوتنەوەی گۆڕان سەرجەم ئەو لایەنانەی نوێنەریان هەیە لە حکوومەت و پەرلەمان لەو کۆبوونەوەیدا بەشدارن و وەفدی پارتی دیموکراتی کوردستان لە ئاستی باڵایە کە پێک هاتوون لە نێچیروان بارزانی و ڕۆژ نووری شاوێس و فازڵ میرانی و مەحموود محەممەد و دڵشاد شەهاب وەفدی یەکێتی نیشتیمانی کوردستان لە سعدی ئەحمەد پیرە و ڕزگار عەلی پێک هاتوون وەفدی یەکگرتووی ئیسلامی محەممەد ئەحمەد سەرۆکایەتی دەکا لە وەفدی کۆمەڵی ئیسلامی سەلیم کۆی تێدا بەشدارە و هەروەها لە حزبی سۆشیالیستی کوردستان محەممەدی حاجی مەحموود خۆی بەشدارە لە کۆبوونەوەکە و هەروەها لە حزبی شوعی کوردستان کاوە مەحموود سەرۆکایەتی وەفدی حزبی شوعی دەکەوە لایەنەکانی تریش ئەوانەی کەوە نوێنەریان هەیە لە پەرلەمان و حکوومەت بەشدارن لەو کۆبوونەوەیە و دەمەوێت ئەوە بڵێم کە لەو کۆبوونەوەیەدا نوێنەری هەریەکە لە ئەمریکا و بەریتانیا و UN بەشدار بوون و نیو سعات لە کۆبوونەوەیەکە بەشدار بوو نوێنەری ئەمریکا قۆنسڵی ئەمریکا دوای نیو کاتژمێر کۆبوونەوەکەی جێهێشت و گەڕایەوە تا ئێستا نازاندرێ لەو کۆبوونەوەی باسی چی کراوە بەڵام بە گوێرەی زانیاریەکان پارتی لەو کۆبوونەوەیە پرۆژەی خۆی خستۆتە بەردەمی پارت و لایەنە سیاسیەکان چونکە تا ئێستا پارتی پرۆژەی نەبوو لایەنە سیاسیەکانی تریش هەمیشە گازندەی ئەویان لە پارتی دەکرد کە پارتی هیچ پرۆژەیەکی نییە و پرۆژەی لایەنەکانی تریشی قبول نییە بۆیە پارتی لەو کۆبوونەوەیەدا پرۆژەی خۆی خستۆتە بەردەم لایەنەکانی بەشدار بوو لە ئەو کۆبوونەوەی حزب و لایەنەکان و تا ئێستا کۆبوونەوەکە بەردەوامە پێشبینی دەکرێت کە کاتێکی تر بخایەنێ و دوای کاتژمێر 9 لەلایەن بەشداربووانی یاخود وەفدی لایەنە سیاسەکان لە کۆبوونەوەکە لێرە کۆنگرێکی ڕۆژنامەنووسی بەسترێ و ئەنجامی یاخود دەرەنجامی کۆبوونەوەکە بۆ ڕای گشتی ڕابگەیەندرێت دیارە ئەمەوێ باس لەوە بکەم کە هۆکاری بەشداری نەکردنی بزوتنەوەی گۆڕان بەپێی ئەو زانیارانەی لای ئێمەیە بۆ ئەوە دەگەڕێتەوە کە بزوتنەوەی گۆڕان داوای کردووە کە کۆبوونەوەکە تەنها لە نێوان ئەو 5 لایەنە بێ کە 5 فراکسیۆنە گەورەکەی پەرلەمان ئەو 4 فراکسیۆنەی کە بە گۆڕانیشەوە کە پرۆژەیان هەیە و لە ئێستادا ڕەشنووسی پرۆژەکەیان ئامادەیە و خوێندنەوەی یەکەمی بۆ کراوە بڕیارە بەیانی کاتژمێر 11 بەیانی کۆبوونەوەی ئاسایی پەرلەمان خوێندنەوەی دووەمی بۆ بکرێت و ئەگەر نیسابی یاسایی تەواو بێ ئەوە پرۆژەی یاخود ڕەشنووسی پرۆژەی سەرۆکایەتی هەرێم بخرێتە دەنگدان و دەنجی لەسەر بدرێت بۆیە گۆڕان پێی باش بووە کە تەنها کۆبوونەوەکە لە نێوان هەر 5 لایەنە سیاسەکە بێت چونکە ئێستا کێشەی قوڵ لە نێوان یاخود کێشەی سەرەکی لە نێوان هەردوو لایەنە واتە پارتی و ئەو لایەنانەی کە لەگەڵ پارتین و هەروەها بزوتنەوەی گۆڕان و یەکگرتووی ئیسلامی و کۆمەڵی ئیسلامی و یەکێتی نیشتیمانی کوردستان کە بە هەر چواریان خاوەنی پرۆژەکەی پەرلەمانن.